پەکەکە هەڵەی بێمەرجیان خوێندنەوەیەکی قووڵی ستراتیژی لە نووسینی بیلال خەیات چاودێری سیاسیی. پڕۆسەی ئاشتی نێوان دەوڵەتی تورکیا پارتی کرێکارانی کوردستان پەکەکە یەکێکە لە گرنگترین دۆسییەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم چەندەیی ڕابردوودا. ئەم پڕۆسەیە لە بنەڕەتدا هەوڵێکە بۆ کۆتاییهێنان بە ململانێیەکی خوێناوی چەقبەستوو کە زیاتر لە 4 دەیەی درێژەی کێشاوە و بۆتە هۆی لە دەستدانی دایان هەزار کەس و وەرانبوونی ژێرخانێکی گەورە لە باکووری کوردستان و تورکیا. سەرەتاکانی پڕۆسەی ئاشتی جاچە بەشەی نهێنی بێدیان ئاشکرا هەمیشە ئومێدێکی گەورەی لە دڵی گەلانی ناوچەکەدا دروست کردووە، بە تایبەتی لە لای کورد. ئاگربەستەکان و هەنگاوێک لایەنەکانیش وەک نیازپاکی وەرگیراون. دوایین هەنگاویش بریتی بوو لە ڕاگەاندنی کشانەی تەواوەتی هێزەکانی پەکەکە لە ناوخاکی تورکیا کە بەڕاستی بڕیارێکی مێژوویی بوو لە پێناو بەرەو پێشبردنی پڕۆسەکە. کشانەی بێمەرج برسی چاودێران و ڕخنەگرانی کورد. لەم چوارچەوەیدا ژمارێکی زۆر لە کەسایەتیی سیاسی دیارەکان و چاودێرانی پڕۆسەی ئاشتی لە کوردستان و دەرەوە تێڕوانینێکی ڕخنەگرانیانە بۆ سەبارەت بەم کشانەوەیە. بۆ چوونی باڵا ئەوە بۆ کەم هەنگاوە بەبێ دانانی پێشمەرجی ڕوون لەسەر دەوڵەتی تورکیا هەڵەیەکی ستراتیژی بووە. ئەو ڕخنانی جەختان لەسەرەوە دەکردەوە کە دەبوایە پەکەکە گەماڕی لەسەر حکومەتی تورکیا دروست بکردایە وەک داواکردنی کشانەوە هێزەکانی تورکیا لە خاکی هەرێمی کوردستان وەک مەرجێکی بنەڕەتی بۆ جێبەجێکردنی کشانەوەی تەواو. ئەم چاودێرانە پێیان وابوو کە کشانەوەی پێشوەختەوە بێگرنتی سیاسییان یاسایی کارتێکی بێزیگەری لێ لە دەستی پەکەکە دەرێناوە بەبێ ئەوەی تورکیا پابند بکا بانگاوی جدی بەرامبەر وەک ئازادکردنی ژمارەیەک دیل یان دابینکردنی مافە کلتوری سیاسی بنەڕەتەکانی کورد لە دەستوردا. لە دیدی ئەوانەوە ئەمە ڕێگە خۆش دەکا بۆ ئەنقەرە کە پڕۆسەکە سست بکاتەوە دوجار چاودێری نێودەوڵەتی لەسەر نەبێ. دیراسەیەکی قوڵیان مەترسی گەورە دیدی پەکەکە لە بەرامبەردا پێویستە جەخت لەسەر و ڕاستیە بکرێتەوە کە پارتی کرێکارانی کوردستان وەک خان ململانێیەکی 40 ساڵە باشتر لە هەرلایەنێکی دیکە ئاگاداری ستراتیژی و هەنگاوەکانی خۆیەتی. بڕیاری کشانەوە هێزەکانی لە چوارچێوەی پلاندانانێکی وردو دیراسەکردنی قووڵی دۆخەکەدا بووە. ئەم پارتە لە پرۆسی گفتوگۆکاندا بە تایبەتی لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان بە وریایەکی زۆرەوە هەڵسەنگاندنی بۆ هەموو ئەگەرەکان کردووە. بۆ پەکەکە کشانەوە بەبێ مەرجی ڕاستەوخۆم بەبەست لە پێشمەرجی جێبەجێکراو نەک داواکاری. نیشانەی باوەڕێکی قوڵە بە ئامانجی ئاشتی و دەماڵەی هەموو بیانەکانی جێکداری لە دەستی دەوڵەتی تورکیا. پەکەکە پێی وایە کشانەی گەریلاکان تورکیا دەخاتە ژێر گوشاری گەوری ناوخۆی نێودەوڵەتی بۆی قۆناغی دووەم کە قۆناغی یاسایی سیاسیە دەست پێ بکات. ئەگەر تورکیا پابند نەبێ و بەردەوام بە لێرشکردنە سەر هەرێمی کوردستانیان ناوچەکانی دیکە ئەوە لە دیدی پەکەکە و لایەنگرانیەوە تورکیا وەک تێکدەر و پەکخەری پڕۆسەی ئاشتی دەناسرێت نەک پەکەکە. پەکەکە دەزانێت کە پڕۆسەیەکی ئاشتی درێژخایەنە و ناتوانرێت لێک هەنگاودام و ئامانجەکان بەدی بێ. بڕیاری کشانەوە لە ڕووی ستراتیژیەوە هەوڵێکە بۆ گواستنەوەی جەنگی فیزیکی بۆ جەنگی سیاسی و دیموکراسی. پەکەکە بە کشانەی پامێکی ڕوونی ناردووە کە ئامادەی بۆ ئاشتێکی درێژخایەن لەسەر بنەمای چارەسەری سیاسی و ئەو هەنگاوی ناوی ناوە گواستنەوەی کێشەکە بۆ پەرلەمان و سیاسەتی دیموکراسی نەک بێ مەرجی دەستبەردار بوون. لە کۆتاییدا هەرچەندە ڕخنەکان سەبارەت بە نەبوونی پێشمەرجی ڕوون لە کشانەی پەکەکەدا جێگەی خۆیان هەیە بەڵام پێویستە ئەوەش بزانرێت کە ئەو پارتە لەسەر بنەمای بیرکردنەوەی وردو خاوەندارێتی لە دۆسیەکەی بڕیارەکەی داوە. لەبەرەوە باشتر لە هەرلایەنێکی دیکە لە دۆخی مەیدانی دەرونی دەوڵەتی تورکیا تێدەگات. ئامانجی کۆتایی پڕۆسەکەش بەندە باڵۆستی تورکیاوە کە ئایا ئامادەیە هەنگاو بە دەرفەتێک بزانێ بۆ ئاشتی یان وەک لاوە زیلانی بەرامبەر بیقۆزێتەوە.